هەنگاوی یەکەم ئەوەیە لەژنایەکی پێشوازی هەیە و ئەو پێشوازیە کە دەکرێت حقت لە سەترەکانی پێشمەرگە یەکەم بابەت ئەوەیە کە پشکنینێکی وردیان بۆ بکرێت. پشکنینەکە مەبەستمان پشکنێکی فیزیکیە، پشکنێکی جەستەییە با ئەوەی مەترسی لە هەبوونی سلاح یان کۆ هەر عیتادێکی تر بێت کە تەقینەوەی تێدا بەدوا بکرێت. پرۆسەی دووەم ئەوەیە کە گواستنەوەی ئەو خەڵکەیە بۆ کەمپەکان. ئێمە دوسەی کەمپی سەرەکیمان حقت هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ شەڕی ڕزگارکردنی مووسڵ یان کۆپراسیۆنی مووسڵ. بڕیاری کە دراوە یان کۆ ئەو هەڵمەتی مرۆیی کە لەژنەی تایبەتمەند هەیە لە هەرێمی کوردستان لە سەراستی پارێزگارەکان حقت ئەوەیە کە 10 کەمپ دروست بکرێت، 5 بۆ پێشوازیکردنە لە ئاوارەکان، 5 موقەتە، 10 دائمی بێت تا حەدێک. زیاتر لە 9000 کەس کە لە کوردستان لە ماوەی 2014 تا 2016 بانگی لێکۆڵینەوە کراون. ئایا هەمووان دەستگیرن؟ ئایا هەمووان دەست بەسەرن؟ نەخێر. بەشێکیان دەست بەسەرن، بەشێکیان ئازاد کراون و پرۆسەی لێکۆڵینەوەکان بەردەوام بە بەڵام داواکاری کراوە کە بێن بۆ لێکۆڵینەوە. گومان لێکراوە کە حقت کە دەستگیر دەکرێت لە ماوەی 24 سەعات دەبێت داواکاریەکە یان کۆ داواکاری گشتی لەگەڵ لایانی پەیوەندیدار تۆمەتەکە ئاراستە بکات. و پاش 24 سەعاتەکە ئەگەر بەڵگەک لە دژی تۆمەتبار نەبوو ئەوە دەبێت ئازاد بکرێت.